کاتتان باش. دوایین سزاکانی یەکێتی ئەوروپا چ کاریگەریشیان لەسەر ئابووری رووسیا دەبێت. هەروەها دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 مانگ لە جەنگی رووسیا ئۆکرانیا ئاخۆ هیچ هیوایەک هیچ ئاسۆیەک بۆ ئاشتی ماوە. ئەم دوو تەوەرە ئەم شەو لە بەرنامەی استراتیژ تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێزان دکتۆر لوقمان حەکیم شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ستۆدیۆ سلێمانی لەگەڵمانە، هەروها بەڕێز دڵسۆز جەلال دکتۆرا لە کاروباری رووسیا لە ستۆدیۆ ناون لەگەڵمانە و ئێوەش لەگەڵمان بن. سەرەتا لە جەنابتەوە دەست پێ دەکەم دکتۆر، تۆ کەسێکی لە رووسیا خوێندوتە و تا چەند مانگێکیش بەر لە ئێستا لە رووسیا بوو و تەواو ئاگاداری ئەم دۆخەی کە لە جیهان و لە رووسیا لە ئۆکرانیا ڕوویداوە. دوێنێ یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەم هەردوو ڕۆژەکە یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەدا بوون و سزای زۆر سەختیان بەسەر رووسیادا سەپاندووە، بە تایبەتی ئەڵمانیا و پۆلۆنیا. هەروەها یەکێتی ئەوروپا دەوێت تا کۆتایی ساڵ 90 گاز و نەوتی رووسی بە تەواوەتی لە ئەوروپا قەتع بکات. جا ئەمانە چ کاریگەریەکیان لەسەر ئابووری رووسیا دەبێت و ئایا وا لە رووسیا ناکەن کە بکەوێتە پەلەقاژەی مەرگەوە؟ زۆر سپاس دکتۆر ڕۆسڵاو بۆ جەنابەت و بۆ بینەران. ئەوەی ڕاستی بێ بەڵێ ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر ئابووری رووسیا دەبێت، چونکە خۆتە زانی پێشتر رووسیا پشتی بە نەوت و گاز دەبەست کە بۆ ئەوروپای بنێرێت. بەڵام بیرمان نەچێتەوە رووسیا وڵاتێکی هەندە بچووک نییە، وڵاتێک نییە کە تەنها پشتی بەم شتا تەنها بۆ نەوت و گاز بەستە بێت. رووسیا بۆ ئەم قەیرانە و بۆ ئەم شەڕی ئۆکرانیا لە زۆر زووەکەوە پلانی دانابوو کەوە چاوەڕی ئەمەشیە کرد کە وڵاتانی چ ئەوروپی و چ ڕۆژ ئاوایی بەعام لە زدی رووسیا هەنگاو هەڵگرن. ئەم چەند پاکێجەش کە بەردەوام بە شوێن یەکە پاکێجی ساکان لە زدی رووسیا گیرایە بەر رووسیا چاوەڕی کرد و چاوەڕیشیە کرد کە سزایی زۆر سەختی بەسەرا بسەپێنن. بەڵام دڵنیاش بوو لەوەی کە ناتوانن تا کۆتا هەموو نەوت و گازەکەی رووسیا بۆستێنن و رووسیا لەگەڵ ئەمەشدا یانە من کاڵێم ناکەوێتە پەلەقاژە وەکو جەنابەت ئاماژەت پێدا هۆکار هەیە. رووسیا لە جیهاندا چەندین هاوپەیمانی هەیە لە هاوپەیمانە گرنگەکانی وەکو ڕێکخراوی بریکس، بەرازیل و رووسیا و هیندستان و سین و ئەفریقای باشوورن. ئەمانش ئەگەر سریان کەی هەریەکەیان داهات وڵاتی زۆر زۆر بەهێزن. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کۆبوونەوەی ئاسایشی نەتەوەی لە مانجی دوی ئەم ساڵەکە کە مانجی سێ ببوورە کە تەنها 5 وڵات پشتگیری هێرشەکانی رووسیا کردووە بۆ سەر ئۆکرانیا. سین یەکێک لە وڵاتانە بوو کە دەنگی نەدا. ئەم دەنگ نەدانەی سین مانایەوە نییە کە پشتگیری رووسیا دەکات. بەڵێ مانایەوە نییە کە پشتگیریەکە، بەڵام بیرمان نەچێتەوە مانایەوەشی نییە کە یانەت بە ئابووری لەگەڵ رووسیادا نەبێت، چونکە رووسیا کە لەو کاتێک کە شەڕ دەستی پێ کرد رووسیا و سین یانە ئیتیفاقیان کردو بوو کە ڕێژەی بازرگانیان زیاتر بکەن. ئێستا رووسیا بە ڕێژی 13 لەگەڵ سیندا بازرگانی زیاد کردووە. لە هەربان کاتیشا لەگەڵ هیندستاندا ئابوووریەکی زۆر تونندوتۆڵی هەیە، بازرگانیەکی زۆر گەورە لە نێوان هەردووکیانە هەیە و بیرشمان نەچێتەوە لە نێوان رووسیا و سین و هیندستاندا بازرگانی بە شێوازی دراوی خۆیانەکەن، بە یەن و ڕوپیە و ڕوبڵەکەن یانە بە دۆلار ناکەن. ئەمەش بۆیە کاریگەریەکی باش یانە بە شێوازی پۆزتیڤ بەلای رووسیادا شکاوەتەوە و توانیوێتی قازانجی گەورەی لێ بکات. هەر بۆیە لەم ڕوانگەیەوە کە ئەم هاوپەیمانانەی رووسیا وەکو ناوم بردن لە بریکسا لە 141.9 دانیشتوانی جیهانی پێک دێنن، کەمەش ڕێژەیەکی زۆر زۆر گەورەیە. 120 GDP جیهانیان لە خۆگرتووە کە ئەمەش بەڕاستی قەبارەیەکی ئابووری گەورەیە و بۆیە زۆر زەحمەتە تەنها لە ڕێگەی ئەو گەمار و ئابووریانی ئەوروپا یان وەکو ئەمریکا بە تەواوەتی رووسیا بکەوێت. دەمەوێت سەرنجی میوانەکەم دکتۆر لوقمان کە لە سلێمانی و لەگەڵمە ڕابچێشم بۆ ئەوەی کە ئایا ئەم ئابلۆقانەی ئەمڕۆ دوێنێ یەکێتی ئەوروپا دەری کردووە بۆ سەر رووسیا چ کاریگەریەکیان دەبێ؟ میوانەکەم پێی وایە لەبەر ئەو پەیوەندیە کە رووسیا هەیەی لەگەڵ چەند وڵاتێکی زلهێز لەوانە بەرازیل لەوانە سین و بەشێک لە وڵاتەکان دیکەش هەروە هەنگاریاش کە لە ناو یەکێتی ئەوروپاشە لەوانەیە ئەو کاریگەریە ئابووریەی زەقەی نەبێ لە کاتێکی کورد مەودادا. سەرنجی ئێوە لەسەر ئەمە چییە؟
بێگومان دیارە قۆناغی ئێستای شەڕی ئوکرانە ئێمە ئێستا لە مانگی سێهەمداین لە 26 مانگی فەبرایرەوە دەستی پێ کردووە. هەموو تەوەقعەکان هەموو ئاماژەکان بەوە بوو کە سەرەتا پۆتن لە ماوەی 3 ڕۆژە بە قۆناغی شەڕ ئۆکراینە کۆتایی پێدێنێت، بەڵام دەرکەوت ئەو تەخمیناتە ئەو تەوقعاتە سەربازیی جێگەی خۆی نەگرتەوە و ئەو پەلامارە سەربازیی فراوانی لە عمومی ئۆکرانیا کشاندەوە تەنیا ساکە لە تەنیا ئەو دوو مقاتعەی کە لۆغانس و دەنیسک لێ بەقەراری کردەوە. ئێستا ئەگەر متابعە بکەین شەڕەکانی ئەم یەک دو ڕۆژەی دوایە چۆتە خۆناغی هێرجار مەترسیدارەوە. لقمان دواتر حەز دەکەی باس لە باس لە ئەم پلانە سەربازیانە و کە ئایا رووسیا بە مەرامەکەی خۆی گەیشتەوە ئامانجەی ویستی بی پێکەی ئایا پێکاوێتیانە دواتر باس دەکەین، بەڵام ئێستا تهدیدەن دەمەوێت پرسیارەکەم لەسەرەوە بێ کە یەکێتی ئەوروپا دەڵێ لە کۆتایی ساڵدە 90 گاز و نەوتی رووسی لە ئەوروپا دەبڕین، هەروەها تا کۆتایی ساڵ هەر شتێک کە لە ڕێگای دەریاوە لە رووسیاوە بێ بە تەواوەتی دەیبڕنیان تەنها 10 دەمێنێتەوە کە یەکێتی ئەوروپا پشت بە گاز و نەوتی رووسیا ببەستێت. جا پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئابووری رووسیا دروست دەکات؟ بەڵێ دیارە ئەو قۆناغانی کە ئەو گەماروی خراوەتە سەر رووسیا لە 5 قۆناغی تا ئێستایدا ئەتوانین بڵێن لە جۆرە جۆرەکان سەرکەوتوو بووە، بەڵام ئاماژە بە دوو ڕۆژی و توێژی یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی بتوانێت ئەوەی کە ناو نراوە قۆناغی شەشەم یاخود گەماروی شەشەم یاخود هەنگاوی شەشەم دژ بە رووسیا پێم وایە لێرە بەدواوە خەریکە درزێکی لێ دەکەوێت. یەک بەمانای ئەوەی کە لە 100 نەوتی رووسی گەماروی نخرایە سەر، تەنیا لە 190 گەماروی خراوە سەر. دیارە ئەوە وەکو حسابێک بۆ وڵاتی هەنغاریا و چەند وڵاتێک کە وەکەوەی کە لە مستەڵەحی سیاسیا پێی دەڵێن ئەدووە الحەبیسە، ئەو ڕەشاوکردنی دۆخی ئەو دوو وڵاتە لەبەرەوەی کە وڵاتێکنێکی داخراون بۆی بتوانن ئەو 100 دەیە تەنیا نەوت لە رووسیا وەرگنەوە. کەواتە ئێمە ئێستا لە بەردەم قۆناغێکداین ئەوەمان پێ دەڵێت کە یەکێتی ئەوروپا تا ئێستاکە لە ماوەی 3 مانگدا نەیتوانیوە بەدیلێک بۆ تاقەی رووسی بە غاز و بەنەوتیشەوە دیاری بکات، چونکە 126 احتما دەکاتە سەر نەوتی رووسیا و لە 140 ئەوروپا احتما دەکاتە سەر غازی رووسی. بۆ یەکێک لە گرفتەکانی یەکێتی ئەوروپا ئەوەیە کە دابینکردنی وزەیە کە دیارە لێرە بەدواوە من پێم وایە ئەم فاکتەرێ ئەگەر سەرەتا گرەوی لەسەر کرابێ و بۆ گەماروی ئابووری لەسەر رووسیا ڕەنگە لێرە بەدواوە شمشێرەکە وەکو خۆی پێچاوە نەبێتەوە یەکێتی ئەوروپا بریندار بکە یاخود یەکێتی ئەوروپا سەغڵەت کە ئەو هەنگاوە تیایدا زەرمەند دەبێت. بەڵێ دکتۆر دڵسۆز، شتێکی دیکە ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێ ئابلوقەیەکی ئابووری لە جیهاندا ینی باڵ بە هەموو شوێنێکی دەگاتە هەم شوێنێکی جیهان، ئاسایشی خۆراک لە مەترسیدایە، هەڵاوسانی ئابووری لە گۆڕێ ئێستاکە. جا ئەو کاتێک کە ئەمە ڕوودەدا رووسیا بەر لە یەکێتی ئەوروپا زەرمەند نابێ، یەکێتی ئەوروپا هێزێکی ئابووری گەورەیە لە جیهاندا وەکو رووسیا نیە. رووسیا هێزی ئابووری تۆزێک زۆر لاوازە بەرامبەر بە وڵاتانە. بەڵێ بەتەکیدی ئەم قابلوقەی ئابووریە نەک تەنها رووسیا بەتەکید زەرێکی گەورەی تێدا دەکات، بەڵام لە هەمان کاتیشا ئەومان بیر نەچێتەوە وەکو پۆتین لە چەند ڕۆژی ڕابردووەوەتی زەرمەندی پێشەوەی کە رووسیا زەرمەندی یەکەم بێ ئەوروپا زەرمەندی یەکەم دەبێت. کەواتە بەڵێ بەتەکید من دەڵێم لەگەڵ ڕایکە جەنابتان رووسیا تووشی زەرێکی زۆر دەبێت، بەڵام رووسیا سێرگی لاڤرۆڤ لە چەند ڕۆژی ڕابردووە لەسەرەوە قسەی کرد، وتی ئابووری ئێمە ناکەوێت چونکە ئێمە بە شوێنگرەوەی وەکو چۆن کلاینتی خۆمانەگەڕێت کە ئابووریەکەی خۆی مەترسی لەسەر مەترسی بنیادراوە. بەڵێ اینجا پرسیارەکە جا لێرەدا ئەوە یعنی ئەم دوو ئابووریە کە ئابووری رووسیا و یەکێتی ئەوروپا بەراورد بکەی کە کاتێک تووشی قەیران دەبن رووسیا زیاتر تووشی قەیران دەبێت نەگەوانی دیکە. ئەگەر بە بەراوردی بکەین لە نێوان چەند وڵاتێک و وڵاتێکی رووسیا بەڵێت من ئەڵێم رووسیا، بەڵام رووسیا من وەکو وتم حسابێکی گەورەی کردووە بۆ ئەم شەڕە و حسابێکی یانە پێشوەختە پلانی دانابوو بۆ ئەمە لە 2005ەوە بە بیرمان نەچێتەوە. رووسیا لە ناو بانکێکە لە ناو گروپێکایە پێڵێن نیو دیڤلۆپین بانک
کە ئەو نیو دیڤلۆپی بانکە چەندین وڵاتی زۆر بەهێزی تەدا هەیە کە لە هەمان کاتە لە چەند ڕۆژی ڕابردووە دانیشتنیان کرد هەتاوەکو لەسەر ئەوەی کە چۆن بە شێوازی لە شێوازەکان ئەتوانن بڵێن یارمەتی ڕوودانی رووسیا بوو کە ئەو نیو دیڤلۆپمنت بانکە چەندین وڵات لە خۆی ئەگرێ لەوانە ئیماراتە سعودی عەرەبیەیە میسرە سینە بەرازیلە هندستانە ئەفریقای باشوورە بەنگلادشە ئۆرۆگوایە ئەمانە هەمووی ئەندامن تێدا بۆ یانە بۆ ئاسانە ناکرێت بەڵێ من لەگەڵ تام جارێکتر دەڵێمەوە رووسیا تووشی یانە زەرمەندێکی گەورە دەبێت لە ڕووی ئابوووریەوە بەڵام لە هەمان کاتە حساباتێکی گەورەشی بۆ ئەمە کردووە وەکو وتم بە شوێنگرەوەی ئەوروپا ئاگەڕێ بە شوێن کلاینت ئاگەڕێ یانە چۆن بڵێن بە شوێن مشتری ئاگەڕە لە جیهانە ئەڵێ ئێستا من مشتریەکانم ڕوو ناکەمە ئەوروپا و ڕۆژئاوا ئێستا من بەرەو ڕووی ئاسیا و بەرەو ڕووی ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئەفریقا ڕۆەکەم لە خواروی ئەمریکا لێرەشە کۆمەڵێ دۆست و برادری هەیە یان دۆست و هاوپەیمانی هەیە لەوانەیەکی لە دۆست و هاوپەیمانەکانی کە تازە ئەیەوێت لەگەڵ رووسیا و سین و وڵاتانی ترە هاوپەیمانی بێستە ئەرجەنتینە ئەرجەنتین یانە پێشنیاری خۆی بەرەقی خۆی داوەتە دەستی ئەو وڵاتانە کە بەشدار بێت لە بریکسە کەواتە ئەمەش دیسانەوە پاڵپشتێکی ترە بۆ رووسیا لە هەمان کاتە سعودیەش دیسانەوە هاتووەتەوە سەر خەت و لەگەڵ یانە ئارزووە کات کە دیسانە بێتەوە لەم ڕێکخراوە بێتەوە گروپ بێتە ئەندام لەم ڕێکخراوە کەواتە ئەمانە هەمووی هۆکارن یانە من لەگەڵتان بەڵام لە رووسیاش دیسانەوە وەرەقی بەدەستەوە کە بتوانێت فشار لەسەر ئەوروپا و لەسەر جیهان و لەسەر ئەمریکا دابنێت وەکو خۆتە زانێ هەر لە دوای ڕێکەوتنەکە نرخی نەوت چیل بەسەر هات بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بوویەوە نرخی گەنم چی بەسەر هاتووە وا لە جیهاندا لە 1970 وا خەڵکی جیهان لە 14 بلیۆن خەڵک ئاوارە بوو 81 وڵات لە 81 وڵاتە 47 ملیۆن کەس لە 81 وڵاتە کەوتونەتە ژێر هەڕەشەی بڵێن خواردنەوە کات ئەمە هەمووی کاریگەریە ئەگەر رووسیا یان رووسیا وەرەقی بەدەستەوەیە کە بتوانێت وەرەقی زەختی بەدەستەوەیە کە بتوانێت بەرامبەر بە ڕۆژئاوا و بەرامبەر بە جیهانیش بەکاری بێنێ بۆیە وا هەست دەکەم لە کۆتاییدا چ ئەوروپا و چ ڕۆژئاواش بە شێوازە لە شێوازەکان ستاکانیان سوو بکەن لەسەر رووسیا دکتۆر لوقمان گوێ لە قسەکانی میوانەکەم بوو لە ستۆدیۆی ناوەند کە ڕاستە ئابووری رووسیا ئەو هێزە گەورەیە نیە بەرامبەر بە ئابووری یەکێتی ئەوروپا بەڵام ئەوەش نییە کە ئابووری رووسیا بە ئاسانی بکەوێت و تووشی داڕمان بێ پرسیارەکەم لەسەر ئابووریەوە دەستمە لایەنەکانی دیکە تۆزێک پەیوەندی بەو چوارچێوە سیاسی هەیە کە ئێستا کە لەو قەیرانانەدا دروست بووە لە جەنگی رووسیا ئوکرانیا داویش ئەوەیە کە رووسیا لەو سێ پێگە گرنگەی کە پێویستە هەر وڵاتێک هەیە بێت پێگەی دیپلۆماسی پێگەی ئابووری هەروە پێگەی سەربازی رووسیا لە زۆر لایەنەوە بەرامبەر نەیارەکانی زۆر لاوازە لە ڕووی سەربازیەوە تاکو ێستا نەیتوانیوە ئامانجەکەی خۆی بپێچێتە لە ڕووی داراییەوە زەرێکی گەورەی بەدەستکەوتووە لە ڕووی دیپلۆماسیشەوە تەواو پراوێز خراوە ئەم شەڕە بەردەوامی ئەم شەڕە چێ داهاتووێک بۆ رووسیا دروست دەکات بێگومان ڕەنگە من هاوڕابم لەگەڵ میوانەکەماندا بەوەی کە ئێستا قۆناغی نظامی دەولی جۆرێک لە جۆرەکان لە گۆڕانکاریدایە و نظامی دەولی ئێستا بەرەو فەرجەمسەری دەڕوات لە بیرمان نەچێ زلهێزێکی دنیای اقتصادی کە سینە هاتووەتە مەیدان و لەولاوە میوانەکە باسیەوەی کرد کە منەظەمەی برێکس لە منەظەمەی برێکس زۆر گرنگتر بۆ رووسیا ئەمڕۆیە کە منەظەمەی شەنغهای منەظەمەی شەنغهای ئێستاکە ڕۆڵی سەرەکی تایدا و لاعیبی سەرەکی و دروستکەری سەرەکی رووسیا وەکو کیانی سیاسی کە ڕۆڵ دەبینێ و لە وەسینیش ڕۆڵە ئابوووریەکەی دەبینێ کەواتە ئەو دەواازانەی و ئەو دەرگانی کە یەکێتی ئەوروپا لە رووسیای داخستووە جۆرێک لە جۆرەکان ئاسیای ناوەڕاست بازاڕێکی باشە بۆ رووسیەکان و ئەو منەظەمەی شەنغهای کە بۆتە دەواازەیەکی
و ئابووری و سیاسی و پاڵپشتێکی بەهێزە بۆ رووسیا بەڵام لێرەدا ئەوەیە کە یەکێتی ئەوروپاش لە پاڵ ئەم دۆخەدا ڕاستە رووسیا لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووری و یەکسانە بە وڵاتێکی وەکو ئیسپانیا ڕەنگە مقارنە ناکرێت لەگەڵ ئەوروپادا بەڵام لە بیرمان نەچێت کە دۆخی ئۆکرانیاش و دۆخی یەکێتی ئەوروپاش فرە دڵخۆشکەر نییە و تەنانەت کۆبوونەوەی ئەمڕۆ یاخود جەولەی شەشەم ئیتحادیە ئەوروپی ئەوەی کە ئەمڕۆ کرا بەشێک لەوەی کە جۆرێک لە جۆرەکان درزی تێکەوتووە بەوەی کە مەجالێک بدرێتە هەنگاریە بەوەی بتوانێت ئەو سەتادەیە کە نەوتی رووسیا هاوردە بکات کەواتە لێرە دەبینیت ئەو شێرگیری ئەو هەماهنگگیی کە ئەوروپیەکان نییە خست بوو دوای ئەزمەیەکی دابڕانی زۆر بەڵام خەریکە وردەوردە بەرەوە دەچین کە ناوماڵی ئەوروپی بە جۆرێک لە جۆرەکان لە درێژە خایەنی ئەوەی کە بۆ اقتصاد چووکە لە بیرمان نەچێکێتی ئەوروپا زەلیلی تاقەیە و بە هەردوو چەمکەکەەوە نەوت و غاز لە دوور مەودادا ئەوروپیەکان زەرمەند دەبن و ناتوانن چکە ماوەیەکی لانی کەم ئەگەر هەر ئەمرازێکی تر هەر وەسیلەیەکی تر پەنای بۆ بگرێت لانی کەم تا 3 ساڵ 4 ساڵ دەبا بۆیە ئەمە ئەوروپا تەواو نیگەران دەکا و سەغڵت دەکاوە لە بەرامبەردا رووسیەکان ئەگەریش جۆرێک لە جۆرەکان ئەو بازاڕی بۆ ساکردنەوەی نەوت و غاز بەڵام بازاری تری بۆ خۆی دۆزیەوە ئەوشتسی نەوەکو بازارێکی فراوان بۆیە زەرمەند یەکەم بەلای منەوە ئێستا کە بۆ دوور مەودایەکی ئەوروپا دەبێت و رووسیا حسابی ئەوەی بۆ خۆی کردووە. دکتۆر دڵسۆز هەست دەکرێت دوای تێپەڕبوونی 2 مانگ بەسەر جەنگەکە ئێستا سەرەتای ئاڵۆزیەکانە ئێستا سەبر گرفتەکان دەردەکەون ئەم جەنگە پێ ناچێت بۆ ماوەیەکی کەم کۆتایی پێبێ چەند هەفتەیەک بەر لێ ئێستا وەزیری بەرگری بەریتانیا دەڵێ زیاتر لە 10 ساڵ دەخایانی ئەم جەنگە باشە لە ماوەی ئەم 10 ساڵەدا چێ براوە دەبێ یانی ئەگەر جەنگەکە بەو شێوازەی ئێستا بەردەوام بێت کە لە کاتێکدا دەبینین رووسیا تاوەکو ئێستا نەیتوانی ئامانجە سەربازەکەی خۆی بە تەواوەتی بپێکێت تاوەکو ئێستاش کە ئەم ئێوارەیە شەڕ لە شاری سێڤرۆدۆنێتسک هەرماوە لە هەرێمی دۆنباس. بەڵە زۆر ڕاستە ئەگەر ئێمە سەیری یەکەم وتاری ڤلادیمیر پۆتین بکەین کە لە دەستپێکی شەڕەکا بوو وتی من ئامانجم دووشتە وتی پلانم دووشتەکە لە ئۆکرانیا جێبەجێکەم نەیوت مەودای شەڕەکە چەنە بێت وتی ئامانجم ئەوەی یەکەم سیاسەتی ئوکرانیا بگۆڕم ئەو سیاسەتی کە ئێستا لە ئۆکرانیا جێبەجێکرێ بیگۆڕم نەیوت منەچم داگیری یەکەم یاوەکو حکوومەتی ئەڕوخیانم وتی ئۆپراسیۆنەکەم بۆ وتی دەمانەوێت حکوومەتێکی میان ڕەو لە کیێ حکوومەتە بمێنێ بەڵێ وتی ئامانجم نیە لە گۆڕینی وتی ئامانجم ئەوەیە ئەو سیاسەتی بگۆڕم دووەم پلانی وتی پلانم ئەگەر سەیری ئەمە بکەین وتی ئامانجمە کە ئەو حکوومەتە یان ئەو سیاسەتەی لە ئۆکرانیا هەیە بیگۆڕم بۆچی وتی ئەو سیاسەتە بگۆڕم چونکە بەرەو ڕووی ڕۆژ ئاوا ڕۆشتووە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چ کەسێک بۆ کەسێک کە فکرمەندێکی گەورەیە لە ناو رووسیا کە بە مێشکی پۆتینی دایانێن ئەویش ئەلێکساندەر دۆگینی پێڵە کە زۆر کە پلانی چەند ساڵی لە ساڵی 90ەوە ئەو پلاندانێ پلانی نیشتیمانی رووسی پلانی نەتەوەی رووسی کە ئەڵێ ئۆکرانیەکان بەشێک یان ئۆکرانیەکان وڵاتی دایکی رووسەکانە بەو ناوە ناویەبات یان ئەڵێ تەنان ڕەخنەشی لە لینین گرتووە ئەڵێ بەغەڵە وای کرد کە ئۆکرانیا دروست ببێت ئێستا ئەڵێ رووسیا یانە پۆتینیش بە هەمان پلانەکانی ئەلێکساندەر دۆگینا ڕۆشتووە بەڵام ئەگەر باز لە دۆگین بکەین یعنی ئەو هێزە وشکانیە کە ئەو باسی دەکات لە بەرامبەر هێزی ئەتڵەسیدا کە ئەمریکا سەرپەرشتی دەکات کە رووسیا ببێ بەو قوتبە گەورەیە دەبێت رووسیا تەواوی ئەوروپا بگرێت جگە لە بەریتانیا ئەم توانایی لەکوێ بە رووسیا ئەوە بکە تواناکەی نیە بەڵام کۆمەڵێت هەنگاوی ناوە تقریبان بە گەشتووەتە ئامانجەکە بڵێن بۆستە یەگەستەری دیسانەوە وتارەکەی ڤلادیمیر پۆتین بکەین ڤلادیمیر پۆتین وتی سیاسەتی ئۆکرانیا گۆڕم سیاسەتی ئۆکرانیا یەکەم جار ئەوە بوو کە بێتە ئەندام لە ڕێکخراوی ناتۆ بەڵام لە دەستپێکی شەڕەکەدا کە نزیک بوویەوە لە کیف سوپای رووسیا ئۆکرانیا بڕیاریدا کە نەبێتە ئەندام لە ڕێکخراوی ناتۆ کەواتە ئەمە تا ڕادەیەک ئەگەر زۆرێک لە خەڵکی کوردستان یا زۆرێک لە لێکۆڵان بۆ تێبگەن کە ئۆکرانیا رووسیا فەشەلی هێناوە بەڵام لێرەدا سەرکەوتوو بۆ گەشتووەتە پلانی خۆی کە وای کرد کە ستۆپ بکات بە ئۆکرانیا نەبێتە پلانی دووەمی دەمەوێت لەسەر هەمان بابەت سەرنجی میوانەکەم لە سلێمانیش ڕابچێشم بەڵام پرسیارەکەم بە شێوازێکی تر دەکەم دکتۆر لوقمان
رووسیا براوە دەبێت لە شەڕەکەدا کە هەمومان دەزانین درێژخایان دەبێم شەڕە لە کۆتاییدا براوە دەبێت یان دۆڕاو دەبێت. بە بۆچوونی من ئەمەی کە ئێستا ڕوودەدات لە پشتی ئەم دۆخەی کە لە ئوکرانیا هەیەەوە ئەو دۆخەی کە لە سیاسی دەولیدا لە بیرمان نەچێ ئەمە کاتی قسە لەسەر ئەم بارودۆخە دەکەین ئەبێ هەڵسەنگاندن بۆ بکەین کە ئێستا نظامی دەولی لەکوێدایە ئایا نظامی دەولی ئەوەی کە لە وارسۆ لە دوای کۆتایی بلۆکی ئیشتراکی سۆڤێت ڕۆخا ئەو نظامە عالمیە کە پێی دەوترە نظامی تاکجەمسەری هاتە ئاراوە بێگومان لە 20 ساڵی ڕابردووداوە لە استنزافی اقتصادی مالی شەڕی ئەفغانستان و شەڕی عێراق ئەمریکا ئێستا جۆرێک لە جۆرەکان تەراجعی پێوە دیارە بۆیە ئێستا قۆناغەکە لە پشتی ئەم سیناریۆیە ئەوە کورانەکان بوونە زەحی ئەم دۆخە پێم وایە ئەم دۆخە ئەوروپا باجێکی گەورە دەدات و مزەحی یەکەم ئوکرانیا دەبێت لە پشتی ئەم گەمەوە لە پشتی ئەم دۆخەی کە ئێستا لە سیاسی دەولیدا دەگوزارێت ئەمریکایە کە دەیەوێت نظامی تاکجەمسەری جارێکی تر نەفەسێکی بداتە بەخۆیداوە لانی کەم ئەو دنیای تاکجەمسەریە کە ئەمریکا خاوەندارەتی لێ کردووە تا ئێستاکە بەردەوام بێ بەوەی کە جۆرێک لە جۆرەکان دابڕانێک لە نێوان هەم چینەکان و هەم رووسیەکان بەو شەڕی کە لە ئێستادا ڕوودەدات و رووسیا تووشی استنزافێکی مالی و سەربازی ئێجگار گەورە دەکات واتە لە هەردوو حاڵەتەکە درێژە پێدانی ئەم شەڕە لە دوورمەودادا ڕەنگە بەتاکید زۆرێک لە لێکۆڵەوەران لەگەڵ ئەوەدا کە ئەم شەڕە درێژە بکێشێ بەڵام کێ لە پشتێتی ئەمریکا لە پشتێتی بۆ استنزافێکی مادیە و ئەسکەری ڕووسەکان بکات جۆرێک لە جۆرەکان بتوانێت ئەوەی کە خۆی حاڵەتی شەڕی جیهانی یەکەم و حاڵەتی شەڕی جیهانی دووەم بە هەردوو بوارەکەدا دێتە مەیدانەوە بەوەی کە بتوانێت دەستکەوتەکانی ئەم هێزەی شەڕی کە رووسیا دەیکا بتوانێت جارێکی تر نظامی دەولی بۆ ئاراسەیە بڕاتەوە لانی کەم مەجای ئەوە بدات چووکە دەرفەتی یەکەم بۆ ئەمریکا ئەوەیە کە ئێستا بی لە اقتصادی و هەیمنەی اقتصادی سین دەکاتەوە کەواتە دابڕانی رووسیا لەم شەڕەدا لە ئۆکرانەوە تێوەگلانی ئەم شەڕە بە قازانجی ئەمریکا دەشکێتەوە و ڕەنگە دوجار سینیش ئەوە ببێتە مەرحەلەی دووەم یا قۆناغی دووەم بۆ کۆتایهێنانی ئەو دۆخی کە ئەمریکا ئێستاکە لە نظامی عالەمیدا پێوە دەگناڵێت و ئێمە ئێستا لە بەردەم گۆڕانکاریەکەن ئایا نظامی تاکجەمسەری ئەمریکا بەردەوامە بێ نەخێر ئێستا کە معلمەکان دەرکەوتووە کە سین هاتووەتە مەیدان لە ڕووی ئابووریەوە و رووسیا جۆرێک لە جۆرەکان هاتووەتە مەیدان بەڵام ئەمە ئاماژە بە حاڵەتێک بدەم ئەوەیە کە ئێستا رووسیا تەنیا مەجالێکی لە بەردەمدانیە کۆمەڵێک دەواازەی تریە میوانەکە باسی برێکسی کرد من ئاماژە بە ڕێکخراوێکی گەورەتر و بەتواناتر کە رووسیا ئێستا ڕۆڵی سەرکی تیادا بینێ ئەویست منەظەمەی شەنغەهایە بێگومان دەبینین ئێستا کە منەظەمەی شەنغای زیاد لە 9 وڵات لە خۆ دەگرێەوە توانایەکی ئابووری و سەربازی ئێجگار بێشمار نمونەی ئەو ڕۆڵی کە لە کازاخستان ڕوویدا رووسیا چی ڕۆڵێکی بینی توانی کە وڵاتانەی بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی اقتصادیەوە بەلای خۆیدا بشکێنێتەوە ئەم هەم بە قازانجی سین دەشکێنێتەوە بە قازانجی رووسیاش بە هەمان حاڵە هەر لەم بەرێژدا رووسیا قازانجی لەوە بدابوو کە بەشێک لە وڵاتان پارەکانی رووسیان لە بانقەکانیان بڵۆ کرد بەڵام لە دوابەدوایە و هاوپەیمانەیەکە لە شەنگهای کرابوو سین تاوەکو ئێستا پارەی رووسیای بلۆک نەکردووە لە بانقەکانیدا خۆزگە دەرفەتی زیاتر هەبووە دڵنیام میوانەکەم لە ستۆدیۆش سەرنج و تێبینی تایبەتی هەیە لەسەر بابەتەکان بەڵام بە هەڵیگرین بۆ جارێکی دیکە بەڕێز دکتۆر لوقمان حەکیم شارەزە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵ مابووی زۆر سوپاس دەکەین و دکتۆر دڵسۆز جەلال شارەزە لە کارباس و رووسیا سوپاس کە لەگەڵ مابووین.